ناوەکانی دەنگدان بە تۆمارگەی مەزهەبی جعفەری لە پەرلەمانی عێراق من میوانێکم هەیە ڕوئا خەڵەف چالاکوانی مەدەنیە ڕوئاخان ئەم کاتت باش ئەگەر ڕای خۆتمان پێ بڵێ لەسەر بابەتەکە. ئێوارەتان باش بەڕێزان سڵاوتان لێ بێت. ئێوارتان باش کەناڵی کوردستان 24 زۆر سپاس کە منتان بان کردووە گرنگیتان بە وردەکاریە داوە. لە ڕاستیدا سەبارەت بە هەمواری یاخود تۆمارگەی مافی یاسای باری کەسێتی و برگەکانی ئەحکامی جعفەری ئێمە وەکو ئافرەتان زۆر نیگەرانین. ئەمە نیگەرانیەکی کەسێتی نییە لە چەند کەسێکی گرتوێتەوە، بەڵکو لە دوای بڵاوکردنەوەی وردەکاریانە زۆرینەی خێزانەکان و کەس و کاری ئەو خەڵکە کە وردەکاریان بینیوە تۆمارگەیان بینیوە زۆر بە جدی لە مەترسی ئەو بابەتە تێگەیشتون لەسەر خێزانی عێراقی لەسەر خەڵکی عێراق کە ئێمە چۆن چەندین جارت باز لە مەترسی و بابەتە دەکەین، بەڵام تۆمارگەکە لە خەڵک شاردرا بووە. بەڵام ئێستا کە ئاشکرا کراوە خەڵک بینیویەتی تێگەیشتون کە سیستەمێکی تێدایە، سیستەمێک لە ئافرەت دەکرێت، لە خێزان دەکرێت، چەند سیستەم لە ئافرەتێک دەکرێت، چونکە پیاوێک ئەو کاتە لەو ژیانە تەنیا نوێنەری ئافرەتێک نییە بەڵکو باوکە. دێنە سەرم وردەکاریە ڕوئاخان، دێنە سەرم وردەکاریە دواتر، بەڵام لە پەرلەمان کە موسادەقە لەسەر عینەکە کراوە لەسەر یاساکە کراوە اختیار دراوە، یعنی لە دادگاکان لە جێبەجێکردنی یاسا اختیارە درێ بەو کەسەی کە بە چه یاسایەک ئەم بە تایبەتی لە بابەتی هاوسەرگیری و بەشودان و ئەمانە بە چی یاسایەک هەڵەبژێرێت، جعفەری هەڵەبژێرێ یا یاسای باری کەسێتی، مادەم اختیار دراوە بۆچی ئەم مەترسیە ئێوە ئەیخەنە ڕوو یان هەیە بەلاتان؟ بەڕێزم بابەتی هەڵبژاردننی یاسا یاخود ئەو مەزهبەکە دەکرێت مارەی لەسەر بکرێت بابەتێکە درۆیەکی گەورەیە دانوێت خەڵک بەلاڕێدا بن. ڕاستی بشارنەوە چەند مانگێکە دادگاکان هەزاران حاڵەتی گۆڕینی عەقدی زەواج وەردەگرن لە مەدەنی بۆ مەزهەبی جعفەری. من بەرپرسیارم لە قسەی خۆم، من بەڵگەنامەم بینیوە بڵاو کراوەتەوە لە دادگا عێراقیەکان، بڵاو کراونەتەوە لەلایەن پارێزەران، تەنانەت لەلایەن دادوەرەکانیش لە نێو دادگاکاندا باسییان کردووە. هیچ مافێکت نییە پیاوێک بتوانێت مەزهەبەکەی خۆی بگۆڕێت یان دەستنیشان بکات بۆ مارەی بێ ئەوەی ئافرەتێک تەنانەت قبوڵی بکات یا خۆی بوونی لەوێ هەبێت. ئەمە مەترسیەکە زیاتر دەکات لەسەر مارەی نێوانیان. ئەمە درۆیەکی گەورەی کەس ناتوانێت مەزەبی خۆی هەڵبژێرێت، خەڵک بە لاڕێدا دەبن. ڕاستی دەشارنەوە ڕاستیەکە ئەوەیە دەکرێت لەسەر یاسای مەدەنی ئەو هاوسەرگیریە بکرێت، بەڵام ئەگەر پیاوەکە لە کاتی ناکۆکی یاخود ناکۆکیش نەبن پاشەکشە بکات دەکرێت خۆی مەزهبەکە بگۆڕێت بکات بە جعفەری. ئاسانکاری شێ بە ئەنقەس ئاسانکاری هەیە لە دادگاکان بۆ بابەتەدا. بۆیە هەر بەمەش هیچ ئازادیەک لە هەڵبژاردن نییە. ئەمە مەترسیە گەورەکەیە، مەترسیە دەرهەق بە کچان، بە خێزانەکان، دەرهەق بە منداڵ. هیچ لۆژیکی نییە، هەر بە تەواوی هیچ لۆژیکی نییە ژیانی ئافرەتێک بەو شێوەیە بێت تەنانەت مافی ئەوەی نەبێت چۆن هاوسەرگیری بکات، مەزهبەکەی چۆن بێت. سیرکەن لەو تۆمارگەیە ئافرەت هیچ دەسەڵاتێکی نییە خۆی هەڵبژاردنەکەت نەزیشان بکات. باوک یاخود باپیر دەتوانن بڕیار بدەن، ئەوان لە پێشینەترن. بەڵام ئەگەر باپیرەکە پێچەوانەی باوک هەڵی بژارد باپیر لە پێشترە. بۆیە سیر کە چەند پاشەکشە هەیە لەو بابەتەدا لەو تۆمارگەیەدا خەڵک یاخود وڵاتان هەوڵ دەدەن ژیانی خۆیان ڕێک بخەن، ژیانی هاوڵاتیانیان ڕێک بخەن بە یاسایەک کە مافەکانیان بپارێزە. بەڵام ئێمە سیر کرد بەداخەوە یاساکان بەرەو پاش دەبات، خێزانەکان بەرەو پاش دەبات، دەبێتە هۆی لێکترازان و دروستبوونی باش
کێشەنە نێوان ڕوئاکان. خەڵک و خێزان و ئابووریش دەشەوێنێت ئێمە باشە. خۆمان قەیرانی ئابووریمان زۆرە جگە لەو قەیرانانەی ئافرەتش پیراتی دەبێت پێشتر لە چەندین ناوچەی عێراق وەک کاردانەوەیەک بەرامبەر بە یاسای باری کەسێتی چەندین خۆ پێشاندان کرا. ئێستا وترێم ئەم یاساییان ئەم تۆمارگەیی حکومە شەرعیەکانی یاسای جعفەری وەکو تەواوکاری هێنراوەتە ناو یاساکە بۆەوەی ئەم کێشانە چارەسەر کە پێشتر گلەیتان لێ هەبوو. بەڵێ یاساکە کە هەموار کراوە لەسەر بنەمای دەرکردنی بڕیارێک بۆ لەلایەن وەقفی شیعی لە ماوەی 6 مانگدا ئەو تۆمارگەیە کە دوێنێت سەرەتا دەرکرا دواتر ئەنجومەنی نوێنەران دەنگیان پێدا تەنانەت لە 52 لاپەڕەکەشیان نەخوێندەوە بە تەواوی لە ڕاستیدا مافی ناڕازیبوونیشیان نەبووە دواتر کە لەسەر بنەمایە بۆ تۆمارگەیەک هەبێت ئەنجومەنی نوێنەران مافی ئەوەی نییە لە دژی دەنگ بدات یاخود دەبێت دەنگی پێ بدات و پەسەندی بکات یان دەبێت کارەکە ڕابگیرێت کە چەند مانگێک لەمە بەر بڕیاری لەسەر دراوە. باش ڕوا خەڵەف چالاکوانی مەدەنی زۆر سپاس بۆ بەڕێست.